لەسەر نێترین گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر پرسی ئەو کێشانەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە بە تایبەتی لەسەر دوایین هێرشی ئێران کە باسکرا ئێران یا بەرپرسیارەتی هەیە لەو هێرشەی و کە لە سووریا ئەنجامی داوە. ئەمریکا تا ئێستا بێوەڵام بووە، بەڵام وەزارەتی بەرگری ئەمریکا دوای زنجیرە هێرشەکە لەلایەن گروپەکانی ئێرانەوە کە کرایە سەر هێزەکانی سووریا باسی لەوە کردو هێزەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بەهێز دەکەن بۆ پاخۆپاراستن لە هێرشەکانی ئێران کە دەکرێتە سەر بەرژەوەندیەکانیان. دیارەوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایشی گەاندۆ لە دوای هێرشەکانی سووریا لە کاتی بڵاوبوونەوەی فڕۆکەی هێرشبەری جۆری ئەیدا لە ناوچەکەدا خێراکرا و بڕیاریژرا و گروپێک لە کەشتیا لەو کەشتیانی کە فڕۆکەی تێدایە فڕۆکە هەڵگرن بهێڵنەوە بۆ پاڵپشتی هێزەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرکی کە بەڕێزیان توێژەر یەمنی و استراتیژین ڕاستەخۆ لە هەولێر و میوانی ئێمە گفتوگوی زیاترین بابەتاکەین. کاک عەبدولقادر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بەر لە هەموو شتێک سەرنجی جنابە بزانم لەسەر پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا لە نێو خاکی سووریادا ئەم ناکۆکیانی ئەم دوو وڵاتە تاکەی بەردەوام دەبێت و ئێستا پەیوەندیەکانیان چۆن هەڵسەنگاندنی بۆ کرێ. بەڵێ زۆر سپاس. بێگوان پەیوەندەکانی ئەمریکا و ئێران لە چوارچێوەی بابەتی سووریا لە چوارچێوەی کێشەکانی سووریایە کە لە دوای بەهاری عەرەبیە ناسەخامگیرێکی سیاسی و سەربازی کۆمەڵایەتی بەخۆیەوە دەبینێت. ئەمریکا بنکەکانی ئەمریکا لە حەسەکە لە ڕمێلان لە دوای ئازادی کۆبانێ دەست بەجێ هێزێکی ئەمریکایی کە سەرەتا و تا نزیکەی 2200 ڕاوێژکاری سەربازی هێزێکی تایبەت لەوێ جێگیر کرابوون بە پێی کۆتا ئامار باس لە هەبوونی 900 سەرباز و ڕاوێژکاری ئەمریکی لە بنکە سەربازیەکان دەکرێت لە ڕۆژاوای کوردستان. ئەوەی کە پەیوەست بە پەیوەندیەکانی نێوان ئێران لەگەڵ ئەمریکا، ئێران لە چوارچێوەی حکوومەتی سووریا واتە لە ڕۆژ ئاوای فورات لەو ژینگەیەی کە حکوومەتی سووریا تێیدا باڵادەستە لەگەڵ رووسیا بە هاوشان پرۆسەیەک بەرەوە دەبان کە بریتی بوو لە پاراستنی حکوومەتی ئەسەد کە تا ڕادەیەک تێیدا سەرکەوتوو بوون. ئەمریکیەکان پرۆژەیەکی تریان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە ڕۆژاوای کوردستانە هەیان بوو تا ئێستا ئەوانیش تا ڕادێکی زۆر تێیدا سەرکەوتوو بوون. بەڵام بە پێی هاوکێشە نێودەوڵەتیەکان بە پێی هاوکێشە جیهانیەکان کە ئەمریکا و ئێران بەشێکی گەورەی ئەم هاوکێشە و ناسەخامگیری سیاسی و سەربازیان بێگومان سووریاش بەشێکی بەردەکەوێت. بەریەکەوتن لە سووریا لە نێوان بەریەکەوتی ناڕاستە و خۆمە بەستم لە نێوان ئێران و ئەمریکا لە سووریادا تا ڕادەیەکی زۆر کەم ڕاستە و خۆ بووە، بەڵکو زیاتر ئیسرائیلیەکان هەرساون بە بۆمبارانکردنی ئەو ڕێڕەوە لۆجستیکیانە ئەو ڕێڕەوە استراتیژیانە کە لە عێراقەوە بۆ سووریا و بۆ دیمەشق دەڕواتن، بۆمبارانکردنی ئەو بنکە سەربازیانەی کە ئێرانیەکانی تێدان بە تایبەت بەر لە 24 ساعت ڕاگەیەندرا کە یەکێ لە ڕاوێژکارە سەربازیەکان سەربازیە باڵاکانی ئەمریکا لە سووریادا بە ئامانج گیرا بوو. ئێران پێم وایە ئێران ئەم بنکە سەربازیانەی ئەمریکا لە ماوەی ڕابردوو کە کردی ئامانج زیاتر وەکو کارتێکی فشار بەکاری دەهێنێت لەبەر ئەوەی هەر جۆرە ڕاستە و خۆ بەریەککەوتنێک یان پێکدادانێک لە نێوان ئەو هێزە پرۆکسیانە ئەو هێزە بە وەکالەتانەی ئێران کە لە سووریادا چاڵاکن لەگەڵ هێزە ئەمریکیەکان لەوانەیە شەڕێکی گەورەتر و جەنگێکی منتەقەیی بگرێتن، بۆیە بە چاوێکی وا سەیر دەکرێت کە مەعرەکەیە جەنگێکی بچووکی ناوچەیە دەتوانرێ هەر بچووک و ناوچەییش وەڵام بدرێتەوە، بەڵام بە پێی کۆتا لێدوانەکان بە پێی کۆتا باش. بەڵێ کاک عەبدولقادر مەترسی نییە کە ئەم ناکۆکیانەی ئەمریکا و ئێران ئێستا بینیمانە کە لە نێو خاکی سووریادام هێرش زنجیرە هێرشانەی ئێران بوونی هەبووە پێل بکێشێت بۆ وڵاتانی دیکەش ناکۆکیەکانیان خاکێک و سنوورێکی و سووریا تێپەڕێنن بێتە نێو وڵاتانی دیکەوە.
بێگومان مەترسی هەیە خۆی کێشەکە کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئەوی وڵاتانی تر وەکو عێراق وڵاتانی تر وەکو لوبناان وەکو تورکیا ئەوانە هەمویان تێوە بگڕن لەم پێکدادانە بۆیە زۆر بە هەستیاری لەلایەن ئەمریکیەکانەوە تەنانەت لە نایەن خودی ئێرانیەکانیشەوە وا مامەڵە دەکرێت کە ئەم زەربانەی ئەم هێرشانەی کە دەکرێت هێرشێکی بە ئامانجگیراوی تایبەتی کورت مەودا بن بۆ ئەوەی پەرە نەسێنێ شەڕەکە بۆ شەڕێکی گشتگیر بۆیە ئەمریکا لە بەپێی ئەو داتا و ژمارە و زانیارێنەی کە لە هەفتەی کۆتایی پێمان گەیشتووە بڕیاریان داوە کە پاڵپشتی زیاتر بۆ هێزە زەمینیەکانی جێگیرکراو لە سووریا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی فرات بنێرن بۆ ئەوی ئێمە دەزانین بنکەیەکی زۆر هەستیاری ئەمریکی لە سێگۆشەی عێراق ئوردن سووریایە نەخێت لە ئێستادا بە هیچ شێوێک لە بەرەوەی ئەمریکا ئێستا خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دووچاری کێشەیەکی زۆر گەورەیە تەنانەت لە خودی عێراق و سووریا کێشەیەکی زۆر گەورەی هەیە ئێستا بایدن نەیتوانیوە پاڵپشتی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو سەردەمی ترامپ و بەر لە ترامپ بەدەست بێنێتن یان درێژەی پێبدا بۆیە کە پاڵپشتی سیاسی هێزە سیاسیەکانی بەرکار و دەسەڵاتدار لە ناوچەکە ئەگەر لە پشتت نەبن ناتوانانی بە شێوەیەکی کاریگەر لەسەر زەوی چاڵاکی بابەتێکی گرنگ ئەویش ئەوەیە کە دەشێت ڕەتفعل و ڕیاکشن کاردانەوەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر ئەم هێرش و ناکۆکیانەی ئەمریکا و ئێران چی بێت لە ناو خاکی سووریادا و خودی سووریا چی دەڵێن بێگومان وەکو باسم کرد هاوکێشە جیهانیەکان گەورەترن لە ئاستی عێراق گەورەترن لە ئاستی سووریا تەنانەت زۆربەی ئەو هاوکێشانە لەسەر مێزی گفتوگۆکانی جەمسەرەکانی جیهانی چارەسەر دەکرێن ئەو کارتانەی لە دەست ئێرانن ئەو کارتانەی لە دەست ئەمریکیەکانن کارتێک نین کە لە ئاستی زانیاری و توانای دیبلۆماسی عێراق سووریا وڵاتەکانی ناوچەکە بن بۆی بتوانن گفتوگۆی لەسەر بکەن بەڵام ئەمریکا ئەوە بە چاکی دەزانێتن هەر چەند بینیمان لە سەر زاری خودی بایدن لە دوو ڕۆژی ڕابردوو بینیمان لە پرسیاری ڕۆژنامەنووسێکدا کە ئایا بە کێشە دەبینن ئەم لاوازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت لە کەندا و لە دەریای ناوەڕاست لە سووریا لە عێراق بێگومان گوتی کە بە نیگەرانی سەیریەکەین کۆی ئەم کێشانە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دەسەڵاتی ئیدارەی بایدن کە بە چاوێکی لاوازەوە سەیری کۆی پشتیوانی لۆژستی ئەمریکیەکان هێز ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد ئەو کاتی کە لە کەنداودا شابینیمان کە زۆربەی هێزەکانی ئەمریکا لە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کشان و لە نیویشیانە لە عێراق هێزیان لاواز بوو پشتیوانیەکانیان لە سووریا کەمتر بووە یعنی سیاسەتی ئەمریکا ئێستا چی ئەوێت فعلەن کەمبوونەوەی هەژمۆنی خۆی لە ڕۆستەربازیەکەەوە لەم ناوچانە ئەوێت یان لە سەردەمی بایدن دەیەوێت دووبارە بەهێزێکی کەوە بێتەوە نێو مەیدانەکە بەڵێ بێگومان ویستم هەر بگەمە درێژەی قسەکانم هەر بگەمە ئاما لە سەردەمی ترامپتا بینیمان لە کاتی گرژی لە کەندا و لەو کاتێک کە ئێران توانی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی MQ9 بخاتن بە ئامانج بگرێتن بینیمان دوایەوە ڕاستەوخۆ فڕۆکەی کەشتی فڕۆکە هەڵگری USS Enterprise هاتە دەریای عومان لەوێ جێگیر کرا پاڵپشتێکی گەورەی هێزی کەشتیوانی و دەریایی هێزی دەریایی و هێزی ئاسمانی ئەمریکای لەگەڵ بوو بینیمان لە کاتی گرژەکان لە سووریادا تەنانەت ئێستا باز لە هاوردەکردنی فڕۆکەی ئەیکتن تاندربۆڵ دەکرێت کە فڕۆکەیەکی تەکتیکیە فڕۆکەیەکی هەمە جۆرە دەتوانێت پاڵپشتی هێز و ئۆپراسیۆنە زەمینیەکان بکات دەتوانێت لە هاوا لە ئاسمان دەتوانێت ڕوبەڕوب بێتەوە فڕۆکەیەکی بەتوانەی باڵاوەیە دوای ڕاستەوخۆ لە دوای F-35 لۆکێت دواتر لە دوای F-22 ڕاپتۆر فڕۆکەی ئەیتن دێت کە لە ڕیزبەندی فڕۆکە هەرە بەهێزەکان هەرە هەمە جۆرەکان هەرە تەکتیەکەکانی ئەمریکایە لە ناوچەکەدا ئەمە بەمانایە دێت کە ئەم فڕۆکەیە لەسەر زەوی زیاتر لە پێشتر دەتوانێت پاڵپشتی ئەو ئۆپەراسیۆنانە بکات کە لەلایەن هێزی بچووکەوە لەلایەن هێزی پرۆکسیەکانەوە
بۆمبارانکردن و بە ئامانجگرتنی هێڵە استراتێژەکانی ئەم گروپانەوە زیاتر لەو سێگۆشەی منبێج ڕومێلان تەنەف دەتوانێت چاڵاکی زیاتری هەبێت سەرڕای ئەوەی ئێمە بینیمان لە ماوەی هەفتەی ڕابردوو چاڵاکی زیاتری فڕۆکەی ئاواکس فڕۆکەی کەیسی 64 بینیمان ئەمانە لە ئاسمانی سووریا و عێراقدا بە زۆری چاڵاکیان زۆر زیاتر بوو ئەمە وا دەردەخات کە چاودێری ئاسمانی زۆر چڕ کراوەتەوە بۆ ئەوەی پاڵپشتیەکی گەورەی ئاسمانی و زەمینی بۆ هێزەکانی ئەمریکا لە عێراق و بە تایبەت لە سووریاشدا لە بەڕێوەیە. باشە کاک عەبدولقادر لە دوای ئەو زنجیرە هێرشەی کە باس کرا لەلایەن ئێرانەوە کراوەتە یاخۆت خاکی سووریای کردوتە ئامانجەوە بوو یەکێک لە بەڵندەرەکانی هاونیشتیمانیەکانی ئەمریکا تێیدا بۆ قوربانی و گیانی لەدەستدا. ئەمریکا لە دوای ئەو بەیاننامەیەکی دەرکرد کە ئەوان نایانەوێت لەگەڵ ئێراندا لەناو خاکی سووریایە هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی ئەنجام بدەن. پەیامی ئەمریکا لە بڵاوکردنەوەی مەبەستی ئەمریکا لە بڵاوکردنەوەی ئەم پەیامە چی بوو؟ فعلەن ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ ئێراندا ئەنجام نادەن لە ناو خاکی سووریادا. چاوەڕێ ئەکرێت چۆن کێشەکانیان ئیدامە بێ بدەن یاخود چارەسەر بکەن. بێگومان هەروەک باسم کرد لاوازی هێز ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریادا دوای بڕیاری کشانەوەی هێزەکان لای ترامپەوە بوو. کۆی ئەم کێشانە لەو کاتەوە دەستی پێکرد کە لە فەراغی لە بۆشایی چاڵاکی سەربازی ئەمریکیەکان ئێران توانی باسکەکان بەهێز بکە. ئەمە لەبیر نەکەین ئێران توانی لە دوای 2010ەوە لە کەندا و لە یەمان لە بەحرین لە عێراق لە سووریادا لە لوبنان تەنانەت لە فەڵەستین باسکەکانی ئێران ئێستا زۆر بەهێزن لە ڕێی فشاری ئەم باسکانەوە توانوێتی هەم فشارێکی گەورە بۆ تەواجودی هێزە ئەمریکیەکان لە عێراق و سووریادا دروست بکات هەمیش توانیەتی مەترسیەکی گەورە هەڕەشەیەکی گەورە بێت بۆ ئیسرائیل لەسەر سنوورەکانی ئیسرائیل کە ڕۆژانە ئێستا دەبینین لە ناو خاکی ئیسرائیلیشدا فشار دەکرێت هێرشی خۆکوژی هێرشی جۆراجۆر لە ناو خاکی ئیسرائیلدا ئەنجام دەدرێتن. ئەمانە هەمووی لەو سۆنگەیەوە سەرچاوی گرت. بەڵام ئەمریکیەکان دڕک بەوە دەکەن کە ئەگەر بیانەوێ ئێستا کە سەرنجی گەورەیان لە ئەوروپا و ڕووسایە سەرنجی هەرە گەورەتر و لە ڕزبەندی یەکەمیان لە دەریای چین و تایوان و چینە ئێستا ناتوانن جەبهەیەکی تر بەم خێراییە بکەنەوە لە کاتێکدا لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شکستیان هێناوە لە ڕووی داراییەوە ئێستا ئەبینین کە هەم کورتێنان هەم ئیفلاسی بانکەکانی ئەمریکا سیمایەکی ناشرینی ئیدارەی بایدن و ئەمریکای لەم ساڵەدا پیشانی خەڵک داوە بۆیە هەموو ئەوانە بربەستێکی گەورەیە بۆ کردنەوەی سەنگەرێکی جیاواز لە سووریایە کە ئێران بە قوڵایی استراتیژی خۆی سەیرەکەواتە بۆ ئێران سووریا قوڵایی استراتیژیە لە ڕیزبەندی یەکەمە بەڵام بۆ ئەمریکیەکان بێگومان لە ڕیزبەندی پێنجەم و شەشەم و زیاتر دێت بۆ ئەوەی ئەمریکیەکان نایانەوێ لە جەبهەیەکدا کە کۆتاییەکەی دیار نییە دەستکەوتەکەشی لەوانە بەر لەوەی بۆ ئەمریکا بێت ڕووسیا و ئێران و وڵاتانی تر بە تایبەت دوای ئەو ئیتیفاقیاتەی کە لاوناوچەکەدا دەکرێتن لە نێوان ئێران و سعودیا بە چاودێری چین و پاڵپشتی ڕووسیادا بێگومان دەستکەوتەکە بۆ ئەمریکیەکان زۆر کەم دەبێت کە ئەمریکیەکان هەز دەکەن ئەبێت لە ئەولەویاتی کارەکانیاندا ئێران لەگەڵ سعودیادا بێتە پاڵپشتیەک بۆ زیاتر هەژمونی ئێران لەم ناوچانەیە و کەمبوونەوەی هەژمونی ئەمریکا. بێگومان ئەم ڕێکەوتنەی ئێران و سعودیا دوای بەهێزبوونی هەژمونی ئێران لە سعودیا بێگومان سعودیا وەکو تورکیا یاری نەکرد سعودیا هەستی بەوە کرد کە ناتوانێت لە دوو جەمسەردا خۆی بکشێتەوە بێلایەن یاری بکە بەڵام لە ناو سەنگەری ڕۆژهەڵاتیەکاندا ناتوانی یاریەکی ڕۆژاوایی بکەی بۆیە هەوڵی ئەوەیدا بە لە ژێر چەتری برێکس با بڵێن یان بەڵام ورتر بڵێن لە ژێر چەتری چین و ڕووسیادا توانی کە ئامانجی گەورەی زۆر گەورەی ئابووری و داراییشی دەست دەکەوێتن جودا لەوانە هەمووی بەڵام لە قۆناغی داهاتوو کە ئەگەر بێت و جەنگێکی هەمەگیر
دەست پێ بکاتن بێگومان بتوانێت لە دەستی پرۆکسیەکانی ئێران لە دەستی باسکە بەهێزەکانی ئێران لە یۆناان لە کەنداو لە سعودی لە عێراق لە سووریا بتوانێت لایانی کەم خۆی بپارێزێت هەر سعودیانە وڵاتانی تری عەرەبیش ئێستا هەز دەکەن کە دەبێت بێنە لەوێت ئەو چوارچێوەی دەکرێت ئەو چوارچێوەیە بۆ بەرەنگاربوونەوەی تەنانەت بۆ شکست پێهێنانی ڕێککەوتنی هاوپەیمانی ئیبراهیمە کە ئیسرائیل لەگەڵ ئیمارات و کۆمەڵێک لە وڵاتانە بەر لە چەند ساڵێک ئیمزای کرد. باشەکەواتە لە سەروبەندی ئەوەی کە ئێران بەنێو هەژموونێک و قەیرانێکی زۆر گەوری ئابووری و کۆمەڵایەتی و ناڕزایی شقام لە وڵاتەکەیدا تێپەڕ دەبوو ئەمریکایش بە بەرداوای پاڵپشتی خۆپیشاندانی دەکرد. ینی چاوەکان لەسەرەوە بوو کە ڕەنگە بارودۆخێکی سیاسی نوێ ڕوو لە ئێران بکات ئێستا پێتان وایە لە ڕێگەی ئەم ڕێککەوتنەوە و هەڵوێستی ئەمریکا ژۆک و خۆی ماوەتەوە لە بەرامبەر ئێراندا هیچ گۆڕانکاریەکی هەژمونی لە نێو ئێراندا ناوخۆی وڵاتەکەیدا دروست ببێت و دواتر کاردانەوەی لە ناوچەکانی دیکەدا هەبێ؟ بێگومان من پێم وایە گۆڕانکاری هەژمونی بریتە لە بەهێزتربوونی هەژمونی ئێران لە ناوچەکە لەبەرەوەی ئەگەر سەرنجماندا بێتن ڕاستەوخۆ دوای ئاساییکردنەوەی یان پلاندانان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئێران و سعودیا پرۆگرامی دووەم دەستی پێکرد ئەویش بریتی بوو لە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی سعودیە و سووریا و بانگێشکردن و ڕاکێشان دووبارە ڕاکێشان و بانگێشکردن و داواتکردنی سووریا بۆ مەجلس تەعاونی خەلیجی بۆ یەکێتی عەرەب بۆ باوەشی عەرەب کە لەوانەیە کەم هەندێک لە وڵاتانەی لە وڵاتان عەربی لە وڵاتە عەربیەکان پێیان ناخۆش بیت وەکو مەسر و ئوردن بەڵام بێگومان پاراستنی ئاسایشی نیشتیمانی پاراستنی ئاسایشی ئابووری سعودیا بۆ سعودیەکان لە هەموو شتێک گرنگترە کە سعودیا وەکو سەرچاوەیەک وەکو دەرچەیەک وەکو میمبەرێک بۆ عەربی سوننا لە ئاستی جیهانیدا سەیر دەکرێت بۆیە سعودیا دڕکی بەم بابەتەوە کرد هەرە قازانجی گەورەکەشی ئەوەیە کە دروشمی برێکس ئەوەیە کە لە ماوەی داهاتوودا بازارێک دەکەینەوە بۆ ئەوەی جمجۆڵی بازرگانی و ئابووری خۆمان لە دەرەوەی دۆلار بکەین کە ئەمە شکستێکی گەورە بۆ ئەمریکا و سەرکەوتنێکی گەورەیە بۆ بەرەی ڕۆژهەڵات. بەڵێ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژی زۆر سپاس دەکەم کار عەبدولقادر کامیوانیە من بووی